ئەو خۆراکانە چین کە نابێت گەرم کرێتەوە واتە لە بەربانگ بۆ پاشێو. بەڵێ بە شێوەیەکی گشتی کۆمەڵی خۆراکەیە کە ناتوانرێت گەرم بکرێتەوە خۆی لە خۆیان ئەگەر بین باز بکەین گەرمکردنەوە بۆ خۆراک پێویستە چونکەوا لە جسم دەکات کە با بڵێن هەست بە خۆشی و تامی خۆراکەکە بکە بەڵام لە هەمان کاتیشدا نابێت هەندێک خۆراک گەرم بکرێتەوە یەکێک لەو خۆراکانە برنج پەتاتە سەوزەکان با بڵێن سەوزەکان وەکو کەلەرموس پێناغ و کەلەوز و بڕۆکلی و کۆمەڵێک با بڵێن هێلکە مریشک قارچێک واروها ئەو گۆشتەی لە ناو قوتووە شتی قوتوکرا و معلبات بەڵێ بە تایبەتی گۆشتی قوتوکرا و نابێت گەرم بکرێتەوە بەڵێ ئەوانەی کە ئاماژە پێکراوە بەپێی توێژینەوە بەپێی ئەو پسپۆڕان کە کاریان لەسەر کردو و بەپێی ئەوەی کە دیتومانە نابێت گەرم بکرێتەوە. باش